لا درێژی یاریەکانی خولی پلەیەکی کوردستاندا یانەی سەید سادق میوانداری یانەی ئاڵتون کۆپەری کرد. بۆ هەردوویانە بەردنەوە گرنگ بوو چونکە هەردووکیان خاوەنی سێ خاڵ بوون. هاندەرانی هەردوویانە بە گڕوتینێکی زۆر باشەوە وریان بەیانەکان دەبەخشی. لە گێمی یەکەمی یاریەکەدا یانەی میوان توانی لەلایەن یاریزان عەبدوڕەحمان ئیسماعیلەوە لە خولەکی 35دا توانی گۆڵ یەکەم تۆمار بکات. بەوەش گێمی یەکەمی یاریەکە بە گۆڵێکی بێوەڵام بە کۆتا هاتوو. لە گێمی دووەمی یاریەکەشدا یانەی سەید سادق دەیویست قەرەبوو شکستی گێمی یەکەم بکاتەوە، بەڵام هەوڵەکانی شکستی هێنا و نەیتوانی گۆڵ یەکسان تۆمار بکات. بەوەش یاریەکە بە سوودی یانەی میوان بە کۆتا هاتوو. یانەی ئاڵتون کۆپەری سێ خاڵی گرنگی بەدەست هێنا. وەڵای بەڕاستی ئەمڕۆ یاری لەگەی کۆپری یاری زۆر بەقواتە، بەڵام ئەم یەکشێت کۆپری زۆر باشە، بەڵام دوو شۆت مەجال زۆرە. زۆر سپاس بۆ خوا ئەمڕۆ توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین. دەستخۆشی لە هەندەرانەکەن و یانە سێ سادق دەکەین و زۆر دڵخۆشین بەم سێ خاڵە. ئینشەڵڵا یاریەکان تر باشتر یاری دەکەین. یانەی سەید سادق گەرچی بە پاڵپشتی هەندەرە زۆرەکەشەوە نەیتوانی سێ خاڵ یاریەکە بەدەست بێنێت، بەڵام یانەی سەید سادق بێومێد نین و بەڵێن بە هەندەرانیان دەدەن بۆ یاریەکانی داهاتوو باشتر خۆیان ئامادە بکەن. زۆر بەداخەوە بەڕاستی من ئەم هەندەرەوە بینم، معنی بەڕاستی خفتێکی زۆرمان خوارد. ئەمە یاریە گۆڵ نەکەی گۆڵت دەکرێت. بەڕاستی ئەمە 5 فرسە 6 فرسەی ماخەت نەمانتوانی گۆڵکەین، ئەوان بە یەک فرسەیە گۆڵەکان کرد. ئینشاءڵڵا ئەمە بێت خۆمان چاکەینەوە. جارێ زۆر ماوە بۆیارەکانی داهاتوو بێ گۆڕانکاری بکەین ئینشاءڵڵا، چکە ئێمە لە پێشەوە فرسەمان زۆر بۆ هات گۆڵمان نەکرد. گۆڵش نەکەی گۆڵە خۆیت. ئینشاءڵڵا لە داهاتوو باش دەبێت. هاندەرانی یانەی سەید سادق نمونەی دڵسۆزین بۆ یانەکەیان و زۆر جارگیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بۆ هاندانی یانەکەیان، بەڵام بەهۆی ئەنجامە خراپەکان یانەکەیانەوە هاندەرانی سەید سادق خەمبار دەبن. یانەی سەید سادق تا ئێستا دوو یاری کردووە و خاوەنی سێ خاڵە. یانەی ئاگرینیش لە دوو یاری 6 خاڵیان کۆ کردووەتەوە. سوێ محەممەد، کەناڵی پەیام، سەید سادق.